a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. چیرۆکێ دەربارەی کایۆ. زۆر باشە، با بزانین ئەمڕۆ کایۆ بەنیازی چییە؟ چیرۆکی ئەمڕۆمان ئەڵێت ڕۆزی کایۆ بێزارەکات. بوو! کایۆ کاتێکی خۆشی بەیاریکردنەوە بەسەر برد. ئێستاش خەریکی ئەوە بوو بەرزترین باڵەخانەی دنیا دروست بکات. ئەمە بەرزترین باڵەخانە بوو کایۆ دروستی کردبێت. بوو! وا مەکە ڕۆزی، وا مەکە. بیپ 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 بیپ. ڕێگەکە تێگیام ڕۆزی. بڕۆ بە یاریەکانی خۆت یاری بکە. ڕۆزی ڕۆزی بمەرێ. دایکە ڕۆزی هەر بێزار مەکە. لەوانەیە بێوێ یاری و لەگەڵا بکە. بەڵام من نامەوێت یاری لەگەڵ ئەوە بکەم. کایۆ من سەرقاڵم، ناتوانم هەموو دەقەیە کێشەی ئێوە چارەسەرکەم. بەڵام دایکە تۆ ڕۆزێ بێ فێر بن خۆتان کێشەکانی خۆتان چارەسەرکەن. ناتوانین. کایۆ کایۆ حەزیە کرد بە تەنیا کتێبەکانی خۆی بخوێنێتەوە. لاچۆ ڕۆزی لە ژوورەکەی مەم چۆ دەرەوە. نا 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 ئاو بڕۆ دەرەوە دەی. بڕۆ دەرەوە لاچۆ. تێ بۆ خوێندنەوەیە نەک بۆ پیاکێشان. لاچۆتم. کایۆ تۆ ڕۆزیت خستە گریان. نەخێر. کایۆ خۆشحاڵ بوو بەوەی ڕۆزی چیتر بێزاری ناکات. کایۆ ماوەیەکی زۆر بەتەنیا لە ژوورەکەی خۆیان یاریە کرد، بەڵام ئیتر خەریک بوو هەست بە بێزاری بکات. هی کایۆ حەزیە کرد یاریە بکات، بەڵام نەی ئەویست بەتەنیا یاری بکات. بۆیە بیرکردنەوەکەی سەبارەت بە ڕۆزی گۆڕی. ڕۆزی کایۆ بیری کەوتەوە یاریکردن لەگەڵ ڕۆزی زۆر خۆشە. ئەوە خەریکی چین؟ ئێستاش کایۆ سەرقاڵ یاریکردن بوو لەگەڵ ڕۆزی، حەزیشی ناکرد دایکی بێزاریان بکات. کاتی چیرۆکە مناڵینە. حەزەکەن ئێوە پەڕەکان هەڵبەنەوە کە من ئایان خوێنمەوە؟ زۆر باشە. ئامادەین هەمومان. ناونیشانی ئەم چیرۆکە ئەڵێت کایۆ ئەچێ بۆ سەیری باڵندەکان. دای گەورە با بڕۆین. پێویست بە پەلەپەل ناکە، باڵندەکان لەسەرمانەوەستن. داگەورە بەنیازە ئەمڕۆ کایۆ بەرێ بۆ سەیری باڵندەکان. کایۆش زۆری پەلە بوو، حەزی لەوە بوو لەگەڵ داگەورە بچێتە دەرەوە سەرکێشی بکات. ئێرە باڵندەی لێ نییە. دڵنی ئای؟ بە جوانی گوێ بگرە. گوم لێیانە لەکوێن؟
ناکەی لە نزیکترەوە سەیریانکەی؟ دایە گەورە هەمیشە ئەیزانی چی بکا باشە، ڕێک وەکو جادووا بوو. کایۆ نەی ئەزانی دوای ئەمە چی ئەبێت. هانێ دەستە بگرە. بەڕاست؟ بەڵێ بەڕاستمە، ئەو نەی پێ ناچێ هاوڕێ بۆ پەیا هەبێ. سەیرکە. سیرکە دایە گەورە، باڵندەکەش دەخوا. هی باڵندە وەرە! قەی ناکە کایۆ، چاو لێیە باڵندەی بچووک لە مرۆڤە گەورەکانی وەک ئێمە ئەترسێ، ئەبێ نەجوڵەی زۆر بە بێدەنگی چاوەڕێکەی بۆی لێمان نەترسن. زۆری پێ نەچوو باڵندەیەک هات هەنێدان بخوات، ئەمجا باڵندەیەک تر، پاشان چەند باڵندەیەک هاتن. کایۆ بڕوای ناکرد. سیرکە! ئەی گیان! باش تێ بکەین، ئەتوانی هەڵسیتە سەر پێ؟ باشە، بەم شێوەیە دەسە بێنە پێشەوە مەجۆڵێ باشە کایۆ؟ باڵندە! دایە گەورە هاتوتە سەر دەستم. کایۆ زۆر دڵخۆش بوو. پێشتر هەرگیز باڵندە نهات بۆ سەردەستی. دایە گەورە ڕۆین؟ بۆچی فیکە لێ ئەیت؟ فیکەلیان و قسەکردن وایە لەگەڵ باڵندەکان، ئەگەر بەختمانە بێ وەڵامانێنەوە. ئاوا باشە، سیرکە، هەنێ کاتی ئەوێ پێویستە بە ڕاهێنانە. دایە گەورە دڵخۆش بوو بۆی کایۆ چێژی لە سیرکردنی باڵندەکانە بینی. ئەوە خانووەکەیە؟ بەڵام خانوویەکی ئاسایی نییە، سیرکە. دایە گەورە هەمووی هاتە دەرێ. زۆر ڕاستە، ئەبێ دانی لێبێتە دەرێ. ئەمە دانەیە بە باڵندەکان، ماوەیەکی زۆرە هەمەوتم لەوانەیە تۆ حەزە لێ بێ. هەموو باڵندەکانی؟ نازانم لەوانەیە دەرکەون. دایە گەورە و کایۆ بڕیاریانە خانووی دانپێدانەکە بە هێوانەکە هەڵواسن. ئەمە جێگەیەکی باشە، ئەتوانی لە ژووریشەوە سەیری باڵندەکان کەی. بەم شێوەیە کایۆ بوو بە تەماشاکەری باڵندەکان، ڕێک وەک دایە گەورە. کایۆی داماو، ئەم جاریان بەڕاستی کێشەی بە خۆی نایەوە. سیرکەن، حەزەکەم بزانم چی ڕۆیان. بابزانی چیرۆکی ئەمڕۆ ئەڵێ چی؟ چیرۆکی ئەمڕۆ ئەڵێ کایۆ بووکە شوشە. ئەم بەسەرهاتە کاتێ ڕوویە کە دایکی خەریکی ئارایشکردن بوو، خۆی بۆ چوونە دەرەوە ئامادە کرد. کایۆ حەزی لە هەموو ڕەنگە جۆر بە جۆرەکانی ئارایشتەکە بوو، وەکو قوتووی بۆیە وابوون بەلایەوە. خەریکی چی دایکە؟ ئارایش دەکەم. بۆچی؟ بۆ ئەوەی کە چوومە دەرەوە جوان بم. کایۆ دایکی زۆر بەلاوە جوان بوو. تکایە یاری بەوە مەکە. ئێستا جولیە، بۆ ناچیتە خوارەوە چاوەڕێ بکەی کایۆ؟ بای بای! بای بای! بێ خۆرۆزی! بۆچی تامە ڕۆزیە خوێنم تۆ ناچی بۆ خۆ یاری بکەی؟ زۆر باشە! بای بای! چیرۆکێک کە بەلاوە چۆنە؟ بینینی ئارایشتەکەی دایە بیرۆکەیەکی یاریە بە کایۆ. کایۆ لەکوێی؟ چیەکەی؟ کایۆ ئەیزانی بوو کە شوشەکەی ڕۆزی ناشرین کردووە و ئەترسا جولی لێی تووڕە بێت. کایۆ خەریکی چی؟ بووکە شوشەکەم، بووکە شوشەکەم. ڕۆزی خەبەری بووە. کایۆ بووکە شوشەکەی ڕۆزی نەبینیوە؟ نەخێر.
دڵنیای؟ وتی لە حەمامەکە بەجێم هێشتووە. بۆستا ئەوە چییە؟ هەسە سەر پێ کایۆ. کایۆ! ئەو بۆ کەشوشەی بەوەی لاتووە. تۆ لێم دووڕابیت و ئەزانم داش دوای لێم دووڕابێ. وابزام ئەم پاژنیۆڕۆیە زۆر سەرقاڵ بووی. دایە! بابزین ئەتوانین چارەسەری بکەین یان نا؟ کایۆ بۆ دای باس کرد چۆن بوو کەشوشەکەی ڕۆزی ناشرین کردو و چۆن ترساوەلەوەی هەمویان لێ تووڕە بن. ئەم ویست بوو کەشوشەکە وەکو تۆ جوان بێ دایکە، بەڵام هەمووی تێک چوو نازانم. کایۆ ڕۆزی بوو کەشوشەکەی خۆی بە جوان ئەزانێ. دای لێبوردنەکەم دایکە. ئەزانم ئازیزەکەم. هەمووتان دوای ئەو یاریە گەورەیە ماندوو بوون. وەرن لە لام و دانیشن، کاتی چیرۆکە. دەی مناڵینە سیرکەن، کایۆ یاری فوتبۆڵەکات. ناونیشانی چیرۆکەکەی ئەمڕۆ ئەڵێت شوتێکی قایمی کایۆ. کایۆ زۆر دڵخۆش بوو چونکە بڕیار بوو ئەندرەی هاوڕێی بێت و بەخۆیان فوتبۆڵ بکەن. کایۆ ئەو دەنگە چییە؟ چیەکەی؟ کایۆ خەریکی چیت؟ هیچ دایکە. هیچ؟ ئەندرێت بۆلم. ئەزانم. بەتەمەن فوتبۆڵێ بکەین. ئەندرێ باشترین یاریزاری فوتبۆڵە. ئەزانم کوڕە جوانەکەم بەڵام خۆ نابێت لە ناو ماڵەکە فوتبۆڵێن بکەنوە نییە؟ بەڵێ دایکە. کایۆ بڕیاریە پێش ئەوەی ئەندرێ بگاتە جێ هەنێ ڕاهێنان بکات. کایۆ سیرکە چێ لێرەیە؟ جونی ئەندرێ. دەی کایۆ دەی. واو! ئەندرێ تو یاریزانێکی باشیت. ناری منە. کایۆ ئەیویست ببێتە یاریزانێکی باشی فوتبۆڵێن هەر وەک ئەندرێ. ئای حەزم لەم یاریە نییە. بیری هەیە یەکەم جار فێری خلیسکێنەی سەر بەفر بووی؟ بەڵێ. سەرەتا زۆر مەشغوڵ ڕاهێنانەکردن جا شارەزا بووی. وانە بوو؟ هانێ ئەم جارە دووباری کردەوە. کایۆ ناڕەحەت بوو ئەیویست نیشانی ئەندرەی باکە چەند بە باشی فوتبۆڵێنەکە. کەچی نەیتوانی بکێشە بە تۆپەکەیە. نامەوێت ئیتر یاری بکەم نامەوێت. وەرە کایۆ ئەتوانی دێی. ناتوانم زۆر قورسە نا. هەر یەک جاری ترماوە. کایۆ قایل بوو یەک جاری تر خۆی تاقی بکاتەوە. دەی کایۆ تۆ توانی بیکەی. باشە. ڕۆزی! ئێمە ژاتوین یاری بکەین. گۆڵی کرد. ئافرین کایۆ. دەست خۆش. کایۆ بەم گۆڵەی کە ئێستا کردی هەستیە کرد بۆ بە یاریزانێکی ڕاستەقینەی فوتبۆڵێن.